ژنان لە سلێمانی و هەڵەبجە و کەرکووکەوە دەیانەوێت کۆدەنگ بن لە سەردانانی پەیڕەو پرۆگرامێک بۆ چارەسەرکردنی کەیسەکانی توند و تیژی دژی ژنان و بە جیاوازی بیر و بۆچوونی ڕێکخراوەیی و لایەنی جیاواز. زۆربەی ڕێکخراوەکانی تایە کەسایەتی تایە ئەحزابی سیاسی تایە مەسەڵەن کەوانی کە لە ژنان بە تایبەتی کە پۆستیان هەیە بۆ ئێوانیش بێنن سەرخەت لەگەڵمانە هەر یەکە لە ڕێکخراو ڕاوبۆچوونی خۆی ئەڵێ ڕاوبۆچوونەکان هەمووی ئەنووسین دوای ئەمە بەردەوامە بێ مەرجنی ئێستاکە ئەمە ئەەکەین بەردەوامە بێ بۆی لیژنەیە تەشکیلکەین لە بینی هەموو ڕێکخراوەکانە بۆ هەموو کەیسێکی تونند و تیژی یان کەیسێکی نەعەدالەتی یاسایی کە بتوانین ئێمە قسەی لەسەر بکەین. ئەو کۆدەنگی ژنان بۆ پشتگیریە لە هەوڵ و هەڵوێستەکانی قوبات تاڵەبانی لەسەر ڕووبەڕووبوونەوەی ژنکوژان و بەردەوامیشی دەبێت بۆ ئەو مەبەستەش یەکێتی ژنانی کوردستان و چالاکوانانی بواری ژنان لە پێگە ئیداریەکان و بەڕێوەبەرایەتی تونند و تیژی دژ با ژنان و ئافرەتان لە هەڵەبجە هەڵمەتێکی کۆکردنەوە ئیمزایان ڕاگەیاند. ئەمڕۆ هەڵمەتێکی واژۆ کۆکردنمان دەست پێ کردووە بۆ ئەو مەبەستە هەر بەڕێزێکیش ئەوێت پشتگیری لەم بڕیارەی هەواڵ قوبات تاڵەبانی بکات ڕۆژانە یەکشەمە و دووشەمە و سێشەمە هەتا هەفتەی ئایندە تا پێنجشەمە ئەتوانن لە بارگای یەکێتی ژنان سەردان بکەن بۆ واژۆکردن. لە کەرکووکیشەوە بە خوێندنەوەی بەیاننامەیەک و گفتوگۆیەکی یاسایی پشتیوانی بۆ قوبات تاڵەبانی ڕاگەیەندرا کە هەڵمەتێکی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنانی دەست پێ کردووە. ئەمە یەکەم جارە کە بەرپرسێکی باڵای حکوومەت هەنگاوێکی مێژووی و بیوێرانەی لەم جۆرە بنێت بۆ پشتیوانی لە پرسەکانی ژنان و کەمکردنەوەی تونند و تیژی بە ڕاشکاوانە بڵێت ئەگەر بە تەنها خۆشم بم بە دواتانەوە ئەبم نایە لەم ئیسراحەت گوزەران و ژیانی خۆتان بکەن و ناهێڵم بە هیچ بیانویەک پشتگوێ بخرێن و بە دوواداچوون و دادپەروەرانەتان بۆ نەکرێت هەرچەندە ئەم هەڵوێستە نامۆ نییە بە کاقوبات. لە دوای ڕاگەاندنی هەڵوێستی قوبات تاڵەبانی بۆ ڕووبەڕووبوونەوەی ژنکوژان ڕێکخراوەکان و چالاکوانان بە دروشمی بە تەنیا نیت لەگەڵتانین بۆ بەرەنگاری ژنکوژان هاوهەڵوێستیان دەربڕی و هەفتەیەکی پڕ چالاکیان دەست پێ کردووە. ڕێزان محەممەد، کورسان نیوز، سلێمانی.